ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی دامەزراوەیەک چۆن ئیفلاسی هێناوە؟ بەرپرسانی ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی دەڵێن کە ئەم ڕێکخراوەیە نەیتوانیوە قەرزەکانی بەشی دەرمانی بداتەوە کە دووکەڵەکەی دەڕواتە چاوی بیمەکراوان و بەتایبەت خانە نشینەکان. بەڵام هۆکارەکانی گیر و گرفتی دارای ئەم ڕێکخراوەیە بە کورتی ئەمانن کە باسییان دەکەم. نەدرانی مافی بیمە لەلایەن خاوەنکاران لە کاتی خۆیدا، مدیریەتی خراپ و دزی و گەندەڵی و زاڵبوونی دەوڵەت بەسەر ئەم ڕێکخراوەیە. سەرەڕای ئەوەی کە 90 لە سەدی داهاتی ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی لەلایەن خاوەنکاران و کرێکارانەوە دابین دەکرێت و ئەم ڕێکخراوەیە لە ڕاستیدا ئەرکی لەسەر شانی کرێکاران و توێژەکانی کەمداهاتە، بەڵام ئەوانەی کە مافی بیمە دەدەن و هەروەها کرێکاران هیچ دەور و نەخشێکیان لە بەڕێوەبردننی ئەم ڕێکخراوەیە و داهاتەکانیدا نییە و گشت کاروباری ئەم ڕێکخراوەیە لەلایەن دەوڵەتەوە زەوت کراوە و هەر ماوەیەک جارێک دەوڵەت بەشێک لە پێداویستەکانی خۆی لە داهاتەکانی ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی هەڵدەگرێت کە یارمەتیدانی خاوەنکارانی ئەو ناوەندانەی کە زوو دەگەنە بەرهەم لە ساڵی ڕابردوو و ئەمساڵ نمونەیەکێتی. جگە لەم بابەتانەی کە ئاماژەم پێکردن، دەوڵەت زیاتر لە 10,000 ملیار تمەن بە ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی قەرزدارە. هەر لەم بابەتەدا نووسراوە کە ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی خاوەنی کارخانە و شرکەتی زۆرە و لانی کەمی داراییەکانی ئەم ڕێکخراوەیە لەم بوارە زیاترە لە 20,000 ملیار تمەن و ساڵانەش لانی کەم 1,000 ملیار تمەن قازانج دەکات. بەم جۆرە و بە سەرنجدان بەم پارەی کە بیمەکراوەکان دەیدەن، سەرجەم داهاتەکانی ساڵانەی ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی دەگاتە 10,000 ملیار تمەن. لەم پارەیە نزیکەی 5,000 ملیار تمەنی خەرج دەکرێت و باقیەکەی دەچێتە گیرفانی کێ و لەکوێ خەرج دەکرێت دیار نییە. دەوڵەت ساڵی ڕابردوو بە سەرنجدان بەم سەروەتە عەزیمە و بە پەسەندکردنی مادەیەک لانیکەمی چاودێری لەلایەن بیمەکراوەکانی لابرد و سادق مەحسوولی پاسداری ملیاردێری بۆ بەڕێوەبردننی ئەم ئەرکە لە وەزارەتی ناوخۆوە هێنایە وەزارەتی ڕیفا. هەر ئەم بابەتەیە کە بازنشستەکان لە نامەکەی خۆیاندا بۆ مەجلیس ئاماژەیان پێکردووە. ناڕەزایەتی کرێکاران و بازنشستەکان لە ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی قوڵ و قەدیمە. ئەوان تا ئێستا زۆر جار لە دژی بێمافی و گەندەڵی لەم ڕێکخراوەیە و کەڵک وەرگرتنی دەوڵەت لە سەروەتی کەڵەکە کراوی بیمەکراوان بە شێوەی جۆرا و جۆر ناڕەزایەتیان دەربڕیوە. ئەم ناڕزایەتیانە بریتی بوون لە کۆبوونەوە لە بەردەم ناوەندەکانی دەوڵەتی و یان نووسینی نامە کە تا ئێستا ئاکامێکی وەهای نەبووە. نامەی ئەم دوایانەی هەیئەت مدیریە ئیتیحادیی پێشکسوەتانی کۆمەلگای کرێکاری بۆ سەرۆکی مەجلیسیش ئاکامێکەوتۆی نابێت. هەیئەت مدیریەی ئەم تەشەکولە بە پەیڕەوی لە خانەی کارگەر لەسەر ئەو باوەڕەیەکە دەتوانێت لە ناکۆکی لە نێوان مەجلیس و دەوڵەت کەڵک وەرگێت و دەستکەوتێک بەدەست بێنێت. کرێکارانی وشیار زۆر جار سەبارەت بەم خۆشباوەڕیانە هۆشداریان داوە. ئەوان دەزانن کە کرێکاران تەنیا لە ڕێگای تەشەکولی چینایەتی و بەهێز و خەباتی سربەخۆ و بەهرەمەند بوون لە نەفوزی کۆمەڵایەتی دەتوانن بە داخوازیەکانی خۆیان بگەن. کرێکاران بە دروستی گیر و گرفتەکانی بازنشستەکان وە گرفتی خۆیان دەزانن. هەڵسوڕەوانی کرێکاری لە بەندینۆی بڕیارنامەی هاوبەشی خۆیان لە ڕۆژی جیهانی کرێکاری ئەم ساڵ نووسیان، ئێمە خوازیاری بەهرەمەندبوونی هەموو خاننشینکراوەکان لە ژیانێکی تێر و تەسەل و نەمانی هەر چەشنە هەڵاوەردن لە پێدانی مافەکانیان و بەهرەمەندبوونی ئەوان لە دابینکردنی کۆمەڵایەتی و خزمەت گوزاری دەرمانین. بۆ وەدیهاتنی ئەم داخوازیە دەبێت خەباتێکی سازماندرا و ڕێک بخرێت، دەبێت ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی ناچار بکرێت تا ڕوونی کاتەوە کە بۆچی سەرەڕای داهاتی 10,000 ملیار تمەنی لە ساڵدا کە تەنیا 5,000 ملیار تمەنی خەرج دەکرێت بۆچی ناتوانێت خزمەت گوزاری دەرمانی و باقی ئیمکانات بۆ خاننشینان و هەموو بیمەکراوەکان دابین بکات. دابینکردنی بیمەی کۆمەڵایەتی بۆ گشت خەڵکی ئێران مافێکە کە لە ڕێگای خەباتی ڕێکخراوەکانەوە بەسەر دەوڵەتدا دەبێ داسەپێت.